ئەو حالەتە پێی دەڵێن میوکۆسیل تەماشاکە ئەوە زەرداوەکەی زۆر ئەستور بووە چەند گەورە بووە دێن چ دەکەین دێن کونی دەکەین ئەبۆ ئامێرەی ئەوە کونم کرد تەماشاکە کو دەرپەڕیا ئەوجە دێن خاوێنی دەکەینەوە ناوی فش دەکەینەوە ئەبۆ شێوەیە فشتان جێ لێ بووە ئەوە مارەکەیە حرەکەی مارەکەی لە بۆ دەکەم حرەکەی مارەکەی لە بۆ دەکەم تاوەکو فشی بکەمەوە دەبینین پڕی ئەوەی دەبینین ئەوە کە دێتە دەرێ فشمان کردەوە ئەبەو شێوەیە دەبی فشی بکەینەوە هەتا کچکە دەبیتەوە ئەوە کچکەمان کردە ئەو دەدەین لی دەکەینەوە ئەوە حرەکەی مارەکەی پێدەن دیتان ئێستا کچکە بەوە فش بەوە چەند ئەستور ببوو ئەوە ئەوجە ئێستاکە دێن خاوێن دەکەینەوە و زەرداوەکەی لێ دەکەینەوە ئەوە حرەکەی مارەکەی پێدەرێن ئەوجە ئێستا بیگرەوە دێن ئەو زەرداوەیە زۆر پێ و نووسایە تەماشاکە ئەوە خاوێن دەکەینەوە ئەوە خاوێنمان کردەوە ئەوە پێ دەنەستەکەر ئەو جیهازەیە ئەبەو شێوەیە ئەو هەموو ئیلتیهاباتەی لێ دەکەینەوە ئەوجە دێن لێ دەکەینەوە بەردەک لە خوارێ گیر بووە لێیەکە ئەگەر ئەوە تەخیر کرابایە کێشەی زۆری لۆ دروست دەکرد باشە خۆشەویستان ئەو ئیشەیە لە میهرەبانی دەکرێتن دەرم خۆشبەختە ئەوەی بەشدارە لە میهرەبانی چونکە ئەو کچەمان لەو ئازارە زۆرەی نەجاتدا ئەوەیە ئیشجوانی لە میهرەبانی بە پشتوانی خوای گەورە ئیشێکی جوانی لۆ دەکرێت ئیشێکی خاوێن خۆشەویستان دەمەوێت ئەو حرەکە موهیمەتان پێ برێم تەماشاکە ئەوە کلیپسی لێ دەدەین تەماشاکە دەبی کلیپس لەو لای دەربچی دیتان ئەوە ئیشجوانی لە میهرەبانی ئەوە دەرچوو ئەوە یەک کلیپس دێن چ دەکەین قلەچکەش لێ دەدەم تەکیدی دەکەمەوە ئەز ئێستا پێتان دەرم ئیشەکەی من چەند موهیمە ئەوە کلیپسی دووەم ئەوجە دێن چ دەکەین دێن دەبڕین مقەس دەرێن بسم الله اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا شئت سهلا بەردەکە ئەلێکانەیە بەردەکاتە خوارێ کا زوم ئاتۆ چی بکە با جەماعەت ببینین ئەوە زەرداوەکەیە بەردەکاتە خوارێ ئەگەر ئەوە نەکرابایە تووشی کێشەی زۆری دەکرد تەماشاکەن دیتان ئەوە کونەکەیە باشە ئەوە جێ بەردەکەی گیر بۆ لێکانە باشە ئەوجێ ئێستا کە بە ئامێرەی دێین لە قاعیدەکەی دەکەینەوە ئەوە پێ دەرێن هوک ئەوەیە ئیش جوانی لە میهرەبانی بسم الله تەماشاکە ئەوە چ دەکا ئەوە لە دەرجی دەکەمەوە ئەوەی ئەو عملیاتە زۆر قورسە ئەوە پێ دەرێن میوکۆسیل چونکە زۆر معقد بۆ عملیاتەکەی تەماشاکە دەبینی کو لە جەرگەکەی دەکەمەوە ئەوە کەوتەری دەکا لی دەکاتەوە دەیبڕیتن ئەوە شێوەی لە جەرگەکەی دەکەینەوە وردە دەبینی چەند بە جوانی ئیشەکەی لۆ دەکرێتن ئێستا کیسە زەرداوەکەی دەینین هەمووی لێ دەکەینەوە ئەوە شێوەیە ئەوەیە لە میهرەبانی ئەو ئیشە جوانانە دەکرێتن خوا خێری ئەو کەسانە بنووسی کە ئەو جیهازانەیان کڕی یارمەتی ئەو کچەمان پێدا تەماشاکە بە سعرێکی مەدعوم لە میهرەبانی عملیاتی زەرداوی دەکرێت طبیعی ئەمە 4 سعرمان هەیە نەفسی عملیات 4 سعرمان هەیە یارمەتی دەورەمەندان دەدەین لەبەر خاتری عزەتی فەقیران ئەوەیە میهرەبانی لە بۆ هەمووان سعرمان هەرزانە لۆ کەس گران نییە بەڵام ئەوەی فەقیر بی تەواو هەرزانی دەکەین ئەوەی زۆر فەقیر بی سندوقی خێریمان هەیە لە سندوقی خێری یارمەتی دەدەین تەماشاکەن خۆشەویستان ئەوە دەبینین ئەوەی ئەو لای ئەوە جەرگەکەیە ئەوە سێ زەرداوەکەی بزانە چەند بە جوانی لی دەکەمەوە من دوعاکی دەکەم من گۆشەمە برێن ئامین یا ڕەبی ئەو دەستانە بە ئەگری جەهەنەمێ نووسێ ئێدە برێن ئامین ئەوەی لە گەریشیتی ئەوەی کامیرەشە کوری ئەوەی لە خەسخانەی میهرەبانی بەشدارە خوای گەورە لە هەمومان قبول بکە ئەوەی ئێستا بە جوانی لێمان کردەوە خۆشەویستان ئەو بەردەی دەبینی ئەو بەردە لە کندەمەوانەکەی گیر بوو باشە ئەو هەموو بەردەشی تێدا بوو باشە ئێستا لۆتان دەدڕێنم لە پێش ساوی خۆتان ببینن بزانە چەند بەردی تێدایە بسم الله اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا شئت سهلا دیتان و عملیاتە چەند قورس بوو دیتان دەرێم خۆشبەختەوەی بەشدار لە میهرەبانی ئەوەی ئەو کچە گەنجەی بوو تەڵەبەیە بزانە چەند بەردی هەیە تەماشا ئەو هەموو بەردە ئەوەی کە کێشەشی لۆ دروست کرد بوو ئەو بەردە بووە ئەو بەردەیە لە کندەمەوانەکەی گیر بوو لێ نەدەگەڕا بستە خوارێکە ئەوە لە بۆمان کرد کورە دەرم خۆشبەختە ئەوەی بەشدار لە میهرەبانی
تەمەشاکە ئەوە هەمومان لە بۆ دەرهینا ئەوجا تەمەشاکە ئێرە ئەستور بۆ زۆر ئەوە لەبەر ئەوەی ئەستور بووە تەمەشاکە ئەوە دەینێرینە زەرعیش لە بۆ دڵنیایی مهرەبانی دەرم خۆشبەختە بەشدار لە مهرەبانی وەرن پشکە خێریەکان بەرزکەنەوە ئەو ڕۆکە خاتونەکات 94 وەرەقەی هینا کردیە خێر سێ پشتی خێری کرد و 400 دۆلاریشی لە بۆ جیازی مامۆگرافیەکەی دانا کە ئەو ڕۆکە یەکە کات 94 وەرەقەی کردە خێر ئەمە ئەو خێرانە دەکەین خەڵکیش پارێ خێری دەینیتن وردە وردە خەستەخانەی دەکەینە خەستەخانەی خێرخوازی بە پشتیوانی خوای گەورە 10 ساڵی تکە مهرەبانی ئینشاڵڵا کۆمپلیتی بوویتە خێری بمێن بە سەلامەت میهرەبانی دڵسۆزی و لێزانی